ئەزانی خوای گەورە چی دەفەرمێ؟ ئەفەرمێ ئەی ئادەمیزاد لە من دوور نەکەویتەوە. ئەگەر لە من دوور کەویتەوە ئەزانی چیت لێ یەکەم؟ ئەزانی ئەگەر لە عیبادەتی من دوور کەویتەوە چیت لێ یەکەم؟ یەکەم دڵت پڕ ئەکەم لە فەقیری و هەژاری، بەردەوام خەم و خەفات، ئەی وەک فڵان کەس نیم، خۆزگای وەک فڵان کەس بمایە، ها فڵان کەس حاڵی چەندێک جوانە، چەندێک خۆشە، سارەکەی چۆنە، خانۆکەی چۆنە، خێزانەکەی چۆنە، مناڵەکەی چۆنە، ژیانی چۆنە، دڵت وا لێ ئەکەم پڕ بێ لە فەقیری و هەژاری و نەبوونی، با دەوڵەمەندیش بێ کابرا. و دوایەوە خوای گەورە دەفەرمێ دەستت پڕ ئەکەم لە مەشغوڵی، هەر وا لێ ئەکەم سەرقاڵتەکەم سەرقاڵ. ئەمڕۆ خەڵکی لە خۆڕایی سەرقاڵ بووە، هەر لە خۆڕایی سەرقاڵی مەشغوڵی، مۆبایلێکت پێ فریە، مەجارت نێ چوار تەلەفۆن بۆ خەڵکی بکەی، هەر لە خۆڕایی سەرقاڵی. ڕەحم و بەزەیی نەما، لە خۆڕایی سەرقاڵی مەشغوڵی، ئەڵێ ئیشی دە ماڵت بەسەرەوەی، ئیشی ماڵێکیش بەسەرەوە نێجاری وایە. ئەمە هۆکارەکەی ئەوەی عوقوبەی خوایە، خوای گەورە وعدی داوە ئەوەی پشتم تێکاوە، ئەوەی لێم دوور کەوێتەوە، ئەوە حاڵەکەی بێ ئەبێ لە دنیادا مەشغوڵ و سەرقاڵی کەم، بەردەوام دڵی پڕکەم لە فەقیری و لە هەژاری. ئەمە هەموو عوقوبەی خوایە بەسەرمانەوە. بۆیە لە کۆتاییدا دەڵێن با بە خۆماندا بچینەوە بگەڕێنەوە لای خوا. ئەگەر دڵخۆشیمان دەوێ، ئەگەر مرتاحیمان دەوێت، تەنها لەوەدا ڕوو بکەینە خوا و خوامان لەبیر بێ بەردەوام، خوای گەورەش ئینشەڵڵا دڵخۆشمان دەکات.